سەبارەت بە هەلومەرجێک کە لە نزیک بە یەک ساڵی ڕابردووە بە تایبەتی لە چەند مانگی ڕابردووتر و دەقیقتریش لە چەند خەوتوی ڕابردوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە ئەمنیەکانیەوە سەبارەت بە فشار بۆ سەر هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە داخستنی ئۆردوگا قەدیمیەکانیان و بە هەڵکەندنیان لەو شوێنانە و بە فشاری سیاسی و هۆکارگەلی جۆراوجۆر ئێمە شایەدی ئەوەین کە هەموو ڕۆژەستنە سەر ئۆردوگاکانیان بۆ داخستنیان چۆڵکردنیان فشاری ڕۆحی و دەرونی لەسەریان و تەنگە تاوکردنیان و بەرتەستەکردنەوەی سنوورەکانی کارکردنیان بۆ ئەوە بە نەزەری من جگەلەوەی کار پێویستە پیاچنەوەی پێ بکرێت پێویستە پرۆتستۆ بکرێت و پێویستە ئەگەر لە حاڵەتێکشا جێبەجێکردنەکەی بە هێزەکانی حکوومەتی عێراقی بسپێنرێت حکوومەتی هەرێمی کوردستان دەست بۆ ئەم کارە نەبا و خۆی نەخاتە ژێرباری و تەحمولی مەسئولیاتێکی تاریخیەوە کە لەسەر یەکەوێ و بەرپرسیارە بێ و کاریگەری نێگەتیڤ لەسەر حکوومەتەکەی و لەسەر سیاسەتەکەی داهانێ بە نەزەری من ئەوە ڕەوشە شتێکەیە بەڵام لەوانە گرنگتر بۆی بەربەم هێرشە بەربەم حەملەیە بەربەم سیاسەتەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو هێزانە بگرین کە دیارە مەبەزێکی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستانە وەکو هێزی ئەساسی حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگا ئەمنیەکانیان پێویستە کە یەکەم هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان و خەڵکانی ئازادی خواز و خەڵکانی تێکۆشەر و خۆڵکانێک کە پشتیان بەم شۆڕشەوە ماندوو بووە و درک بە هاوخەباتی و هاوسۆزی و هاونیشتیمانی و هاوخوێنی ڕۆژهەڵات و باشوورەکەن بێنە قسە و ئەم کارە پرۆتستۆ بکەن و فشار بخەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆی دەست لەم کارە هەڵگرێت یەکەم هێزە سیاسیەکان دووەم خەڵکی کوردستان بەگشتی بە تایبەتی خەڵکی سلێمانی و هەولێر و شار و شارۆچکەکانی کوردستان وەک هەمیشە بێت لە پشتیوانی لەم هێزانەی ڕۆژهەڵات پشتگیری بکەن و پشتیوانی بکەن و بێنە مەیدان و فشار بخەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگا ئەمنیەکان کە دیسان ئەم کارە پرۆتستۆ بکەن و بەری پێ بگرن و ئەم هێزانە بخەنە زێر فشارەوە کە ئەمە لە ڕووی تاریخیەوە کاریگەریە بێ و لە ڕووی خزمایەتی و پەیوەندی کۆمەڵایەتیەوە کاریگەریە بێ و کارێکی خراپە لە داهاتووی پەیوەندی باشوور و ڕۆژهەڵات و پەیوەندی کۆمەڵایەتی و سیاسی و تاریخی وەجگە لە نارانی گەلی کورد و وڵاتانی دایکەری کوردستان کەسی کە بەم کارە خۆشحاڵ نییە کە من دەنگ هەڵبڕینی خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی سلێمانی کەمترە بینیم لەم بابەتەیە سێهەم بەڕوو بە ڕۆژنامە نووسان و نووسەران و خوێنەران و نخبەی کۆمەلگای کوردستان ئەبێ لەم بابەتەوە قسە بکەن مەقال بنووسن دیدار بکەن کە داخستنی کەمپەکانی کۆمەڵا داخستنی کەمپەکانی دیموکرات داخستنی کەمپەکانی سازمانی خەبات و هێزە شۆڕژگێڕەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تەنها بریتی نییە لە قەفڵدان لە چەند دەرگای چەند ماڵێکی پێشمەرگە و خەڵکی شۆڕژگێڕی ڕۆژهەڵاتی کوردستان باڵکو قفڵدانە لە خەبات و تێکۆشانی ئەوان لە ئازادی ڕاگەیاندنی عەقیدە و بەیان لە تێکۆشانیان لەو پشتیوانی کە دەیان ساڵ لە خەباتی باشوور و هێزەکانی باشووریان کردووە قفڵدانە لە ژێرپێخستنی هەموو ئەو پرەنسیپە هاونیشتیمانی و هاونەتەوی بوون و چەپ و عەدالەتخواز و ئینسانیانەیە کە ئەرکی خەڵکە دیفاعی لێ بکا و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار دیعای کردووە بۆیە بە نەزەری من ڕۆشنبیران و نووسەران و ڕۆژنامە نووسان و نخبەی ئەم کۆمەلگایە بەرپرسیارەتی گەورەیان لەسەرە کە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکان دەستیان بردووە بۆ کارێک کە ئەجێندای دەوڵەتانی داگیرکەری کوردستانە ئەجێندای حکوومەتی عێراقە ڕێکەوتنێکیان کردووە نابوو بیکەن ئێستاش ئەبێ ئەم ڕێکەوتنەوە جێبەجێ نەکەن ئەکرێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لەگەڵ حکوومەتی ئێرانە لەگەڵ حکوومەتی عێراقا لەگەڵ نازانم عەرەجیە لەگەڵ دام و دەستگاکانی دەوڵەتی عێراقیە پێک بێن کاکە کە ئەم کارە لە ڕووی تاریخیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نیشتیمانیەوە لە ڕووی نفوزەوە لە ڕووی ئەخلاقیەوە زەرەری هەیە بۆ ئێمە تکایە بەدیلێکی کەمان پیشاندن بەدیلەکەشی ئەوەیە
ئەو ئۆردوگایانەی ماون لە زرگوێز و زرگوێزەڵە و بانە گەورە و لە کۆیە دەستیان بۆ نەبن لەمە زیاتر تحقیر و سوکایەتی بە خەبات و تێکۆشانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان نەکەن وە لەمەشە لەم بارەیەوە ئەرکی هەمویانە هێزە سیاسیەکان خەڵکی شۆڕژگەڕی باشووری کوردستان و نخبەکەشی کە لەم بارەیەوە تەماس لەگەڵ ڕێکخراوهای وەکو نەتەوە یەکگرتووەکان ڕێکخراوهای جۆراوجۆر بێنە سەرخەت کاکە گیان ئەوان بەرپرسیارەتی ئەم کارە بگرنە ئەستۆ یعنی ئەو ئۆردوگایانەی زرگوێز و زرگوێزەڵە و جۆشوێ ئەوان بەرپرسیارەتی تەحملی مەسئولیاتەکەی بکەن کە ئەم ئۆردوگایانەوە و ئۆردوگایەکی سرویل و مەدەنی و خانەوادە و ڕۆشنبیری و پێچەکەمێنێتەوە و من بەش بە حاڵی خۆشم ئەو بەرپرسیارەتی ئەتوانم هەڵگرم ئەو بەرپرسیارەتی بدەم بە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر کام لەو هێزانە کە من زەمانەتیەوەکەم ئەو هێزانە نابنە سەرێشە نابنە تەقوتۆق ناکەن خەباتی چەکداری ناکەن لەم هەلوو مەرجەیە و هیچ دژایەتێکیان نییە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و سنوورەکان تەنها ئەیانەوە وەکو ئینسانێکی شۆڕژگێڕ و مبارز لە شوێنێک کە نۆستالۆژیایان هەیە کە خەبات و تێکۆشانیان هەیە کە بە پارەی یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی مام جەلال بەشێکی بنیادرا ڕێز لەم خەبات و تێکۆشانە بگرن و بە هەمان شێوە بۆ پارتی دیموکراتی کوردستانیش ڕاستە یعنی ئەبێ هەموو ئەم لایەنانە بێنە پشت ئەمە و لەگەڵ ئەوەشە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خۆشیانە بێت جەسوورتر بن لە ڕوبەڕۆبوونەوەی ئەم نائەدالەتیە و ئەم بڕیارە سیاسیە نادروستانە یعنی یەکگرتوو بن و لە هەر شوێنێ پێویستکە ڕاگەیاندندەن و خەڵکی لێ ئاگادار بکەن و ئەوەش سادەترین حەقی خۆیانە و هەموو ئەم کارانە ئەکەین و دوجاریش ئەگەر ملیان نەدابوو ئەوە لە ڕووی تاریخیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی مۆراڵیەوە بێگومان بەرپرسیارەتی یەکەم و ئەخیر و گیانی یەک بەیەکی ژن و منداڵ و پێشمەرگە و خەڵکی تۆشەری ڕۆژهەڵاتی کوردستان ئەکەوێتە ئەستۆی بەرپرسانی دەستگا ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە شایەدی ئەوەین لە ساڵانی 66 و 67 هەموو ئەو ڕووداوانە ڕووی داوە بەرامبەر تێکۆشەڕانی ڕۆژهەڵاتی کوردستان هەر کارێکی نەشیا و کوشتن و تیرۆریان بەرامبەر کراوە ئێشتا مێژووی نووسێتەوە ئێمە ڕۆژانە باسیەکەین بۆیە ئەم ڕووداوگە لە هیوادارە حکوومەتی هەرێمی کوردستان هەست بە بەرپرسیارەتی بکە و ئەم ڕوودا و گەلانە ئەم ڕووداوە ناخۆشانەی مێژوو کە ڕەخنەی لێگرین دووبارە نەکاتەوە و ڕێز لە خەبات و تێکۆشانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و هێزە شۆڕژگەڕەکانی بگرێ و پارەیان نەداتێ vێلایان بۆ نەکا هەرچی شتێکە ئەوان جگە لە داوایانکرد نیکە بەڵام لە شوێنەکانی خۆیان هەڵیان نەکەێت لەمە فشاری زۆرتریان نەخاتە سەر لەمە تحقیر و سوکایەتی بە خەڵکی تێکۆشەر نەکە بۆیە بە نظری من هەر ڕەفتارێک بەرامبەر کۆمەڵە و دیموکرات و سازمانی خەبات و هێزە شۆڕژگەڕەکان بە تەنها بریتی نییە لەوە بریتە لە ڕگوڵیشە کۆمەڵایەتەکەیان بریتە لە تاریخەکەیان بریتە لە سوکایەتیکردن بە ملیۆنان خەڵکی ڕۆژهەڵات و باشووری کوردستان بریتە لە سوکایەتیکردن بە خەڵکانی زەحمەتکێش و کرێکار و مارکسیست و شۆڕژگەڕی هەردوو پارتی کوردستان ئەنی بە نەزەری من کارێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی داوەتێ کارێکی خراپە و کارێکی نەشیە وە خۆشیان ئەمە باشە زانن وە خۆشیان ئەمە باشە زانن کە کارێکی باش نییە بەڵام ئەڵێن لە ژێر فشارای حکوومەت ئیشی ئەوەیە لە ژێر فشارەکانە ئەڵتەرناتیڤ بدۆزێتەوە بۆ فشارەکان نەک خۆی تەسلیم بکە حکوومەت ئیشی ئەوەیە لەگەڵ هاونیشتیمانیەکانی هاوخوێنەکانی شۆڕژگەڕەکانی ڕێز بگرێ و بیان پارێزێ و هەست بە مەترسی نەکەن و هەست بە سوکایەتی پێکردن نەکەن ئیشی حکوومەت لە هەموو دنیامەیەوە بە تایبەتی ئەم ئەرکە دووجار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە چا خۆی دیعای ئازادی و دیموکراسی و ڕۆژانە لە وتارەکانیانە باسی چوار پارچەی کوردستان و دەوڵەتی کوردی و سەربەخۆیی و ڕێزگرتن لە هێزەکانی هەر چوار پارچەی کوردستان و دیموکراسی و ئازادی بە قەیدی شەرتی ئەوانەکەن ئەبەڕێی من یانە بێ ئەم کە ئەم قسانەی من کردم 150 جێبەجێکن لانیکەم یان ئەوەی ئەم دیعای و شایعە نەکەن کە ئەوان باسی چوار پارچەی کوردستان و یەکگرتووی خەڵکی کوردستان و باسی ڕیفراندۆم و نازانم چی بەڵحاصل هیوادارم لەو فشارانی کە تا ئێستا هێناویانە دەست هەڵبگرن